بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەو داواکاری کە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بۆ کۆتایی هێنان بە هەژمونی دۆلار و فرۆشتنی نەوتی عێراق بە دراوی دیکە بێجگەل لە دۆلار کردوێتی. ئەمە میوانداری بەڕێز بەهرۆز جعفەر شارەزای کاروباری وزەمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. بەڕێز بەهرۆزەم کاتت باش. پێتان وایە و داواکاریی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەچێتە بواری جێبەجێکردەوە؟ ئەم کاتەی ئەو بینەرانی بەڕێزیش باش نەخێر من پێم وایە ئەم داواکاریی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق و هەموو ڕێکارانەی کە لە ساڵی 2022 لە سەرەتای 2022 چکام کێشەیە لە سەردەمی کابینەکەی بەڕێز کازمیەوە سەری هەڵداوە کە بەهای دیناری عێراقی ناجێگیرە. هەموو ئەو ڕێکارانەی لە ساڵی 2022 جایتر لیژنەی دارایی و ئابووری بێ لە پەرلەمان یان بانقی مرکزی بێ گیراونەتە بەرلەماوەی ئەم 2 ساڵەیە هەموو ئەو ڕێکارانە شکستیان خواردەوە چکە نەیانتوانیوە وەڵامدەرێکی یەکەم دروستی بازار بن. بازار مەبەستم بازرگانەکانە، وەڵامدەرێکی دروستی بانقە ئەهلیەکان بن. ئێستا بۆ نمونە جەنابەت بڵێن کوردستان 24 بارگاکەی لە نیویۆرکە $10,000 بۆ منە نێرێ، منە چم بۆ بانقەکە $10,000 وەربگرم بەڵام 132,000 دینار مایەتێ، واتە بە سعری فەرمی بانقی مرکزی ئەم داتێ. ئەی من $10,000 بۆ هاتووە، تۆ مەفروزە $10,000 بەی بە من، نەک دینار بەی بە من، و بە سعری فەرمیش لە هەر $100 $20,000 لە من بشکێنین. جگەل لەوەش لە 105 حواڵەت لێ وەرەگرێ لێرە. ئەمە لە گوێی زەویە شتیوانە. من لێردا نقطەیەکی زۆر گرنگ کە کەمتر باسی لێ ئەکرێت لە میانێم کێشەیامێ بخەمە ڕوو، ئەوش ئەوەیە کە دۆخی دراوی عێراقی سیاسەتی نەختینەی عێراق ناجێگیر و ناسەقامگیرە، هەر وەک چۆن سیاسەتی کۆمەڵایەتی سیاسەتی ئەمنی حکوومەتێک لە دوایەکانی عێراق ناجێگیر بووە. عێراق لە سەردەمی دەوڵەتی عوسمانیا بە لیرەی تورکی مامەڵەی کردووە، دوایی مستعمەرەی بەریتانیا هاتوون لە دوای جەنگی جیهانی یەکەم و دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بە ڕوپیەی هندی مامەڵەیان کردووە تاوەکو ساڵی 1932 کە عێراق بۆ بە ئەندام لە کۆمەڵەی گەلان اینجا دیناری هاتوۆتە ئاراوە. دوای ئەم دینارە بەسراوە بە جنەی ستەرلینی ئینگلیزەکانەوە. دوایی لە ساڵی 58 بەدواوە دینار هاتوۆتە ئاراوە و دینار بەسراوە بە دۆلارەوە. دوایی دینار نرخی بەرز بۆتەوە بەهۆی نەوتەوە. بۆچی؟ لە ساڵی 1973 یەک دیناری عێراقی بەرامبەر بە $3 بووە، ئەوەندە نرخەکە و باهاکەی بەرزبووە، پەیوەندی بە نەوتەوە هەبووە. دوایی هەموو لایەک بە بیرمانەیان دەزانین لە ساڵی 2003 کە ئەمریکا عێراقدا ژیرەکە یەکێ لەو شتانی کە باز ناکرێت دینارە کۆنەکە گۆڕێ بە دراوی تازە و ئەمریکا ئەم دینارە تازەیە ناوەکە ئێستا مامەڵەی پێوەکەی لە ساڵ 2003 و قاڵێکە زۆر گرنگترەوەیە کە لە ساڵی 2003 ئەمریکا کە فرۆشی نەوتی عێراق بەسراوە بە بانقی فدراڵی ئەمریکاوە بە ڕێکوپێکی ئەمریکا دۆلاری ناردووە بۆ عێراق. بەڵام لەم 2 ساڵەیە هەر خۆی سەرۆکۆماری عێراقە، دەستەی دەستپاچیە لە عێراق، دەستەی بڵێن لیژنەی داراییە لە پەرلەمانی عێراق، یەکێکیان ئەڵێ $350 ملیار بڕاوەتە دەرەوە، یەکێکیان ئەڵێ $150 ملیار براوەتە دەرەوە. بۆ چۆ ڕۆشتۆ براوەتە دەرەوە؟ بێگومان بۆ ئێران ڕۆشتووە، ئەو لیژنەی دارایی پەرلەمان کە بیریان لە بڕیارێکی لەم شێوەیە کردوتەوە، داوای شتێکی وایان کردووە کە ئیتر کۆتایی بە هەژمونی دۆلار بهێنن، پێیان وا بووە کە چارەسەری هەموو ئەم گرفتانەیە؟ ئەزانی ئەبێت هەموو چ تاک بێت، چ کۆمەلگا بێت، چ حزب بێت، چ پەرلەمان بێت، هەموو جارێک کە تۆ سیاسەتێک دائەنەی یەکێک لە شەرت و شروطەکانی ئەو پلانەی کە تۆی دایانەیە بێ قابل لە تەنفیز بێ، یعنی قابلیەتی بۆ ئەوە هەبێت کە بڵێن جێبەجێ بکرێ. ئێستا جەنابەت میدیاکاری، منیش ساڵانێکی زۆرە میدیاکارێن، ڕەنگە بەعەقڵەوە بچێ بڵێن ڕێی عامی لە کوردستانە ئاجوڵێنین، بەڵام کەس باوەڕمان پێ ناکە بڵێن ڕێی عامی عالەمیە جوڵێنین. یعنی ئەم لیژنەیە بە حەجمی خۆی قسەی نەکردووە، لەبەرەوەی کێشەکە کێشەیەکی جیۆسیاسی و ئەوەیە زیاتر پێشتر هەبەوە کوتم 2 ساڵە، بەڵام لە میانەی جەنگی غەزەوە لە 7 ئۆکتۆبەرەوە ئەم کێشەیە زۆر هەڵاوسانی بەخۆیەوە بینیەوە. بۆ چونکە ئەم دۆلارە چیە؟ بۆ گروپە بۆ لوبنان چووە، بۆ ئێران چووە، بۆ رووسیا چووە، ئێستا قسە سەرەوەکەن بۆ کۆریا بچێ. هەموو ئەمانە منعیان لەسەر لەلایەن ئەمریکاوە و ئەمریکا ساڵی 2020 4 بانقی خستۆتە لیستی ڕەشەوە، دوایی 4 بانقی دوایی چەندین شخصیاتی خستۆتە لیستی ڕەشەوە. تەنانەت ئەمریکا ڕازی نەبووە $5 ملیار کە عێراق غاز لە کارەبای پێدابینەکە، خۆتان زانن کارەبا سەرچاوەیەکیانە لە چلە یاوینە دابینیەکات، ڕازی نەبوو عێراق و پارەیە بە دۆلار بدا بە ئێران. دوای گفتوگویەکی زۆر و هەوڵێکی زۆری دیبلۆماسی اینجا ڕازی بوو ئەو بڕێکی کەم لەو پارەیە بگاتە دەستی ئێران. ئێستا وەکو وتم
هەر جیهەتێکی فەرمی لە عێراقا هەڵدەستێ دەڵێ 350 میلیارد دلار لە ماوەیە مەژدە ساڵات چۆتە دەرەوە، یەکێکیان دەڵێ 150 میلیارد دلار دیار نەما. بۆ چۆتە دەرەوە بێگومان بۆ شۆنانە چۆکە لە لیستی ڕەشی ئەمریکادان یا ئەمریکا سزای خستونەتە سەرەوە. بۆ ئێمە بەستمەوەی بڵێم کێشەکە جیۆسیاسیە، کێشەکە پەیوەندی بە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی پەیوەندی بە لیژنەی داراییەوە نییە. ینی ئەم هەڕەشانەوەکو لە پەیوەندێنەوە دەوڵەتەکانە نەزەڕیەکە نەزەڕی نێوە ڕیالیزم دایم باز لەوەکە هەڕەشەکان مەترسیەکان لەسەر هەرچیانێک لە دەرەوە دێن نەک لە ناوەوە زیاتر تەشەنەیەک خستبێ. خاڵێکی دیکە کە لێکەوتەی سەرەکی ئەم سیاسەتە خراپەیە یان ئەوەیە عێراق ناتوان لە سیاسەتی نەختینە یا شکستێناوە، ڕاستەوخۆ کاریگەری خراپ بخاتە سەر ژیانی هاوڵاتیان، چکە هاوڵاتیان خۆراک و هەمووش عێراق دەوڵەتێکە هەموو شمەک و هەموو خۆراکێک جگە لە نەوت دەبێت کە هەناردەیەکە هەموو شتێک لە دەرەوە هێنێتە ناوە، کە لە دەرەوە هێنێتە ناوە بە دۆلارەی کڕێ. کەواتە ئەمە بەهای دۆلار بەرز بێت هاوڵاتیان باجەکە دەن لە عێراقا، ئەمەش بێتە سەبەبی ئەوەی کە نسبەتی هەژاری ڕەنگە لە عێراقا زیاد بکات. باشە بەڕێز بەهرۆز، کەواتە داهاتووی کەرتی نەوت وزە لە عێراق لە سای ئەم هەموو ململانەیەوە چی بەسەریەت؟ ئەگەر ڤیژنێک یا ڕوویایەکی یەکگرتوو نەبێت داهاتووی ئەم ناجێگیریەی دراو ڕەنگە وا بکات حکوومەتەکەی بەڕێز سوودانی بکات بە قوربانی سیاسەتە خراپەکانی چارچێوەی هەمهانگی، چووکە بەڕاستی حکوومەت لە عێراقا تەواجودی ناماوە، مانایەکی بۆ نەماوەتەوە. وەکو لەسەر تا باسم کرد عێراق چۆن سیاسەتی کۆمەڵایەتی سیاسەتی ئەمنی یان سیاسەتەکانی دیکەی ناجێگیرە بەهای نەختینەی دراوی ژەر ناجێگیرە، چکە مشتمڕێکی زۆری لە نێوان بازرگانەکان هێناوەتە ئاراوە. فەرقێکی زۆر هەیە لە بینی سعری فەرمی بانقی مرکزی لەگەڵ و سعرەی لە بازاری دۆلارەکەیە هەیە، نزیکەی 20,000 22,000 25,000 هەیە. اینجا هەموو ئەمانەش مجموعەیەک و گروپێکی دیاریکراو، یعنی کۆمپانیای مامەڵەکردنی دراو هەیە ڕۆژانە 10 ملیۆن دلار قازانجەکە بەم هۆیەوە. بۆیە ئەمە چینایەتێکی زیاتری دروست کردووە لە عێراقا. یەکەمین لێکەوتەی ئەوەیە کە ئەگەرە درێژە بخارنێ ڕەنگە حکوومەتەکەی سوودانی و بەڕێز سوودانی بێ بە قوربانی لەم ئەم جیاوازێ نەختینە. خاڵێکی دیکە کە لایەنە دەرەکیەکەیەتی ئەوەیە کە هەمیشە ئێمە بێ لە پێشراومان بێ کە تۆ ئەڵەی دۆلار کە ئەڵەی نەوت یعنی دۆلار، چکە تۆ نەوتە فرۆشی دۆلار وەرەگری، کەس پێت ناڵێ کوردی شیعی سونی ڕەشپێستی سپی پێستی نەوتەکە فرۆشی دۆلارەکە خێتە گیرفانە. دۆلار یعنی چێ؟ دۆلار یعنی ئەمریکا. ئەمریکا یعنی ئەوەی ئێوە بۆ 100 ساڵی تر هەژمونی بمێنێتەوە لەم دنیاە. ڕۆژانە تەنها لە بۆرسەی نیویۆرکە، لە بۆرسەی لەندەنمان هەیە، دووبەیمان هەیە، نیویۆرکمان هەیە، بۆرسەی زۆرمان لەن بۆرسەی نیویۆرکە ساڵانە 3 ملیار گرێبەست دەکرێ. 3 ملیار گرێبەست بە دۆلارەکرێ کە زیاترە لە 1000 تریلیۆن دلار. ئێستا تۆ دەی لەم مەسلحەتە ئەدەی لەم 1000 تریلیۆن دلارە ئەدەی بێگومان نەتیجە وەگەر وەکو نەتیجەوە بێ کە قەزافی وتی نەوت بە یۆرۆ ئەفرۆشم یان مامەڵە بە یۆرۆ، کەم سەدام وتی لەگەڵ جاک شیراکا وتی نەوت بە یۆرۆ فرۆشم، دەرەنجامەکەی هەر ئەوە بێ. باشە بەڕێز بەهرۆز بە کورتی پێم بڵێ عێراق لەم کاتە گەرمەی ململانەیە کە هەیە لە ململانەی هەرێمی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەگشتی لە هەموو جیهان ڕۆڵی چییە بێ بە نەوتەکەی؟ بە کورتیەوەی عێراق ڕۆڵێکی گرنگی هەیە لە خستنە ڕووی نەوت بۆ بازاڕەکانی جیهان، بەڵام میلیشاکانی کە لە عێراقەوە چن بۆ ناوچەکانی دیکە و میلیشانەی کە دیارە لەکێوە ڕاستاکرێن، هەفتا و ئەوەندە گروپی میلیشایی هەن لە عێراق، لە سووریا، لە یەمەن، لە لوبنان، هەمویان پەیوەندیان بە یەکەوە ڕایەڵن. ئەیانێ ئەو بەرژەوەندی ئابووریە نەوتیە بخەنە مەترسیەوە لە بابولمەندەب و لە دەریای سوور و تەنانەت لە دەریای ناوەڕاست و لە خەلیجی عەرەبی ئەو بەرژەوەندیە بخەنە مەترسیەوە. بۆیە ئەمە گرژی و کێشەی ئەمنی دروست دەکات. بە کورتی ئەوەیە. بەڵێ بەڕێز بەهرۆز جەعفەر شارەزای کاروباری وزە لەگەڵ مابووی لە سلێمانیۆ، سپاس بۆ بەڕێستان.